بەڕێز قاسم عەبدوڵڵام کردو بە ڕێزانۆک و بازرگانێک لێرن و بەرهەمی ناوخۆی و خۆماڵیان هەیە و ئێستا بەرهەمەکان لە ئاستی ستانداردی جیهان دیکات. قاسم بەخێر هاتیۆم کاتت باش. سپاس مەمنون بۆ ئەو چاپێکەوتتان سپاسان دەکەم. پێشانگاکە چۆن بوو بەلاتەوە کوێەوە کە بەشداریتان کرد؟ بە قەناعەتیم پێشانگایەکی زۆر پێشکەوتووە، زۆر لە وڵاتەکان لێرە بەشدارن. ئەوەی کە پێویستە بۆ کارگەکان لێرە پێم وە هەمووی بەردەستە. ئەوەی کە زۆر دڵخۆشم دەکات ئەوەیە کە ئێستا پیشەسازی ناوخۆ گەلک زۆر بووە، ینی تقریبی گەیشتینە ڕادەیەک بتوانین خۆ بژێوی خۆمان لە کوردستان لە وڵاتی خۆمان دەستەبەری ئەو ماوەدانە بکەین. زۆر شتێکی باشە. باشەکە قاسم چ بەرهەمێکتان هەیە ئەمڕۆ نمایشتان کردووە لێرە؟ ئێمە معمەلی ئەلبانمان هەیە، ماست و ماستە و شیرەمەنی. لە ساڵی 2009 ئیجازەمان وەرگرتووە، لە 28 پێنجی 2010 دەستمان بە ئینتاج کردووە. ئەلحەمدولە تا ئێستا بەردەوامین و ئینتاجیشمان دەڕوە بۆ سەرتاسەری عێراق. واتە جگە لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ شارەکانی دیکەش ئەڕوە؟ بەڵێ 150 زیاتر بۆ شارەکانی دەرەوەی. لە چەند شار و پارێزگا ئێوە لەقتان هەیە؟ وەکو لەقمانیە بەڵام وەکیلمان هەیە لەوێندە. بەڵێ لە بەغدا هەیتمان، لە ناسریە هەیتمان، لە بەسرا هەیتمان، لە حیلە هەیتمان، لە تکریت هەیتمان، لە کەرکووک کە قودسی کوردستانە لەوێ هەیتمان، لە مووسڵ هەیتمان، لە دیالە هەیتمان، لە زۆربەی زۆری شارەکان لە جنوب بەڕاستی هەیتمان. تا ساڵێک پێش ئێستاش بۆ سووریەش بەڕێمان دەکرد، لە سووریە بۆ ڕۆژئاوای کوردستان. لەوێ شەمەم بەس ماوەکە ئێستا ڕامانگرتیا ناتوانین. بەرهەمەکانتان بە ئاسانی ئەچێتە ناوەڕاست و خوار و عێراق؟ وەڵاهی پێش تقریبەی ساڵێک پێش ئێستا زۆر کێشەمان بۆ دروست دەبوو لە سەیتەرەی پردێ. دوای ئەوەی کە حکوومەتی عێراق ئیجباری کردین کە لەوێ دەبێ فتح احتیمات بکرێتەوە، لەوێ تەسجیل بکرێت، دوای پارێکی یەکجار زۆرمان سەرف کرد. ئێستاش لا یەزال ئەو سیارانەی کە دەڕۆن دیسان لەوێ حاڵی حاضر گومرگ دەکرێنەوە. سیارە 150 هزار دیناریان لێ وەردەگیرێ تا داخل دەبن. ئەوە بەڕاستی کێشەیە، یعنی ماوەک وەی لێ هاتبوو، یعنی معمەل لەسەرەوەی بوو کە ڕابوەستی. ڕۆژ هەبوو هەفتە هەبوومە 2 ڕۆژ ئیشمان دەکرد لەبەرەوەی کە کێشەمان بۆ دروست دەبوو، ئینتاجەکە ساخ نەدەبەوە. ڕاستە چونکە ئەو بەرهەمانەی ئێوەش خۆراکیە و زۆر کاریگەری خۆراکیە و ماوەکەشی کەمە، ماوەی ئینتاجەکەی کەمە، 14 ڕۆژە 21 ڕۆژە، بۆیە ئەوە دەبی زوو ساغ بکرێتەوە، زوو بگاتە بازار. ئەوە کە ڕێی دەهاتە گرتن و قەپات دەبوو، کێشە بوو لەمە بەڕاستی بۆ معاملەکان. هەڵبەت لە کارگەکانی ئێوە ئەوە لەو ناوەندەی کە بەرهەمێنانتان هەیە کرێکار و کارمەندی زۆرتان هەیە. یەکێک لە بڕیارەکانی حکوومەتەوە بوو کە 175 دەستی کار لە ناوخۆ بێت. ئێوە ئەوەتان جێبەجێ کردووە؟ 100% ئەومان جێبەجێ کردەوە. بڕیاری 172 ئەنجومەنی وەزیران ئێستا وەک خۆی بە زیادەوە لە کارگەکەی ئێمە جێبەجێ دەکرێت و هەموو کرێکارەکانمان دەستەبەری کۆمەڵاتیان بۆ کراوە. و بەڕاستی ئەوەی شتێکتان پێ بڵم حەقیقی ئەوەی کە لە دەستەبەری کۆمەڵاتیش ئەمە دەینووسین موچەی حەقیقی کارمەندەکانمان یعنی لە دەستەبەری کۆمەڵاتی نووسیوە. واتە بەپێی ئەو ئاستەیە کە لە دەستەبەری کۆمەڵایەتیە بێت کەمترین چه ئاستێک زیاترین؟ بەڵێ هیچ ئێستا لە دەستەبەری کۆمەڵاتیمە هیچ کرێکارێکمان نییە کە موچەی بنەڕەتی 450 هەمووی لە 550 بەسەرەوەیە. ئەمن قسەم لە کرێکارەکان کرد، پێم گوتینە ئەوەی لە گەرەمە ئیش دەکا لە دەستەبەری کۆمەڵاتی ناوی دەنووسێ، ئەوەی ڕازیە بەو شکلێ، ئەوەی ڕازیش نییە ئەمن ناتوانم بیش. باشە تا چەند کاریگەری هەبووە لەسەر بەرهەمەکانتان لە کاتێکە کارمەندی خۆماڵیتان هەیە دەستەبەرتان کردوون و موچەی بنەڕەتیان لەسەر و 400 هزارەوەیە، ئەمە چ کاریگەریەکە بۆ لەسەر کووالیتی بەرهەمەکانی ئێوە؟ کاریگەریکی باشی هەیە، چونکە ئێستا نزیکەی 80 کرێکاری خۆمانی لە کارگەکەیمە ئیش دەکا. ئەوانە هەمویان خاوەن خێزانن، هەر یەکێ 3-4 منداڵ و خێزان و ئەوانە هەیە، ینی ئینسانێکی باش لە معاملەمی ئیش دەکەوە. تەسیرێکی زۆریشیە ئێستا ئەوەی کە لە معاملەمە ئیش دەکا وەکو ڕیکلامێکیشە بۆ معاملەکەی خۆمان بە دەوروبەری خۆی دەڵێ من لەو کارگەی ئیش دەکەم، ئەوە بەو شێوازەی دروست دەکەم. خواستی ناوخۆیش باشە بۆ بەرهەمەکانتان. خواستی ناوخۆی زیاتر بووە. بە قەنەعەتی من ئەو کرێکارانەی کە لە معاملە خۆماڵیەکان ئیش دەکەن جارێکی کە ناگەڕێنەوە بچن موادێکی دەرەوە بەکاربێنن، چونکی لەو معاملە ئیش دەکات دەزانی چۆن دروست دەکرێت، چۆن ئینتاجێ
بۆ ئەوەی بخۆی لە ناو ئیشەکەیە بخۆی دەزانی پێویست بە ئەوەی ناکە ینی ڕێکڵام شتیوان کاک قاسم ئێستا ئاستی کرانەوەی هەرێمی کوردستان لە ڕووی بازرگانیەوە چۆنە بینی بەرامبەر بە جیهان؟ وڵی ئاستەکە زۆر باشە زۆر کراوەیە ئەوەی کێشەمان بۆ دروست دەکات تەنەها کێشەمان لەگە جنوب هەیە لە سەیتەرەکان بەڕاستی زۆر کێشە دروست دەکەن لە حواڵات کێشەمان بۆ دروست دەکەن لە بانک لە گومرک کێشەمان بۆ دروست دەکەن ئەوەی کێشەی مە داوا لە حکومەت دەکەین ئەو مشکلە لەگە حکومەتی عراق حال بکات چکە ئەگەر ئینتاج ئێستا معمەلی ئەلبان لە کوردستان زۆر بووە ئێستا کوردستان گەیشتە حدێک کە بتوانێت خۆبژیوی خۆی بکات لە هەرێمی کوردستان پێویستە ئەو کارگانە بتوانن ئینتاجەکانی خۆیان بنێرنە بەشەکانی تری عراق بۆ ئەوەی هەم کرێکاری زیاتردا بمەزرێنن هەم بتوانن پەرە بە خۆیان بدەن بتوانن پێشکە ئێستا ئەگەر ئەمن معمەلەکە من هەشتا کرێکاری خۆمانیە ئەگەر ئەمن کێشەم بۆ دروست نەبی لە دەرەوە حکومەت لە گومرکەکان هاوکاریم بکە ساڵێکی کە دەگەین 100 عاملە ساڵی دواتر زیادی دەکەن ئەو معمەلە پێش دەکەی بەڵێ ئێستا ئەو گوندەکانەی دەوروبەری کارگەکە ئێمە هەموو لەگەر ئەو معمەلەمە ئیدارەی ژانی خۆیان دەکەن زۆر باشە بەڕێز قاسم عەبدوڵڵا وەکو بازرگان لەگەڵ مابووی بە هیواین کە بەرهەمتان زیاتر بێ و لە پێشکەوتنی زیاترا بن سوپاسی بەڕێز زۆر سپاس بۆ ئێوەش سپاسی حکومەتی هەرێمیش دەکەین بەڕاستی بۆکردنەوە ئەو پێشانگانە چکیاوانە استفادەکی زۆری هەیە بۆ کارگەکان یەکتر ناسینی کۆمپانیاکانە یەکتر ناسینی کارگەکانە من دەتوانم بە ئاسانتر پێداویستەکانی خۆم پەیدا بکەم زۆر سپاس بۆ